بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت و بەردەوامین لەگەڵتان فەرموو. پێشافایە دوو پرسیارمەیە بۆ کاک فازڵ. پرسیار یەکەمیان سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکە هەڵبژێردا و نزیکەی 170 دەنگەکانی هێناوە. ئایا چ پێوەرێکیان هەیە کەوا ئەو 170 دەنگیان بە سەرۆگاوە پشتگیری هەمان ئەو ئەنجومەنە ئەکەن و ئەو کەساکەن کە هەڵیان بژاردە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنە. پرسیاری دومیشم وەکو تێبینێک لەسەر قسەکانی کاک فازڵ ئەوەیە ئەڵێ ئێمە بە ئاسایشمان هەبێت لە قسەکانی وا دەرەکەوێت، بەڵام با خوێندکارەکانیشمان لە قوتابخانەکانە دیار بڕخێ بەسەریانە. ئەمە چەنی بەچەنە و چی وتەیە چ وەڵامێکیە بۆ ئەم قسەیە کە ئەڵێ کە خۆی ئاماژەی پێ لە قسەکانی. زۆر سپاس بۆ تۆش. دوای ئەو مایکەکە لای کێیە؟ زۆر باش. کەسی تر ماوە دوایم کاکەیە پرسیار بکات؟ دوو کەسمان ماوە بەس. باشە گیان. فەرموو. یاسین عەبدوڵڵا لە کۆمەڵی سکاڵاو وەلەلەچوون. پرسیار یەکەم بۆ بەڕێز کاک فازیل. کاک فازیل بە چی حەقێک کوڕی سەرۆکی هەرێم ئەکرێتە بە پرسی ئەو دەستگایە لە کاتێدا لە کوردستانی ئێمە چەندەها کەس هەیە کە شارەزایی و لێهاتووی لەو بوارە هەیە؟ ئایا تەنها کوڕی سەرۆکی هەرێم ئەتوانێت ئەو کارە ئەنجام بات؟ بە چی حەقێ؟ یانی ئەگەر بە شەهادەیە و بە مەبەستم ئەوەیە کەوا هیچ کەسێکی تر نییە لە بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ لە کاتێدا کە چەندەها کەس هەیە لە هەرێمی کوردستانە شارەزاییەکی باشان لەو بوارەدا هەیە. پرسیاری دووەم بۆ بەڕێز کاک عەزیز. کاک عەزیز ئێوە وەکو ئەندام پەرلەمانەکان کاتێک کە کاک پەرلەمان نییە کاک شێرزاد. کاک شێرزاد کاک شێرزاد وەکو ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن هەموو یاساکانتی ئەپەڕێنێت لە پەرلەمانی کوردستان. پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن کەوا زۆرینە ئەوەی کرد. باشە ئەوەیە تا ئێستا ئەندام پەرلەمانێکی ئۆپۆزیسیۆن نەبینی دەست لە کار بکێشێتەوە. ئەگەر دەستیش لە کار ناکێشنەوە لە هەموو وڵاتەکانی دنیا ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر لە پەرلەمان پیان نەکرێت ئەوە هێنە سەر جادە لەگەڵ خەڵکە خۆپشاندانەکەن کەمپینی جەماوەری ڕاگەن. تا ئێستا هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆن نەبینی کە ئەوە بکەن. تەنانەت ئەوەی حەبەی شوبادیش بوو تەنها هۆکارێک بۆ نەمانی ئەو خۆپشاندانە پشتگیری نەکردنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوو لەو خەڵکە کە ناڕازی بوون لە دەسەڵات. هەروەها لە پرسیاری تیشم بۆ کاک فازیل بە ئەزیێت نەبێت. کاک فازیل ئەڵێ ئەفەرمێکەوە لە وڵاتی ئێمە هیچ کەسێکمان نەبینیەوە بکوژرێت یان ئاخر ئێمە وڵاتێکی سەربەخۆ کە دەستگای ئاسایشی سەربەخۆی هەرێممان هەیە لە کارێکدا کە قامی شارێک لە ناو زیندانە لە ڕووداوێکی تەموو مژاویە ئەکوژرێت. ئایا ئەم دەستگا لەکوێ بوونی هەیە؟ ئەی باشە من کە هاوڵاتێکی ئاساییم بکوژدێم کێ لە کارێکا کە قامی شارێک بکوژدێت و کەس نەزانێ هۆکارەکەی چی بۆ لەبەرچی بۆ ئەی من هاوڵاتێکی بەسیتم لەوانەیە هەر هیچ کەناڵێکیش باسی نەکات هیچ کەسێکیش نەزانێت لەوانەیە عایلەکەی خۆشم پێ نەزانێت لە کاتێکا کە من ئەوم بەسەرێت. زۆر سپاس بۆ تۆش. فەرموو دەست پێ بکات کاکاوتە یەک لە حەسە بۆستە. سەرباز محەممەد لە کۆم سەپێتەڵە فەرموو. ئەفو سەرباز محەممەد لە کۆمەڵی سکاڵا بە دوێداچوون. سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم دەستخۆشی و بەرنامەیەش لێ یەکەم. بەڕاستی ئێمە گەر باس لەو ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بکەین دیارە. پرسیارەکەت بۆ کێیە؟ پرسیارەکەم بۆ کاک شێرزادە. بەڵێ باس لە ئەنجومەنی ئاسایش بکەین دیارە ئیشێکی پیرۆزە و کارێکی پیرۆزە دەستخۆشیان لێ یەکەین. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەنجومەنی ئاسایشی هەرێم تا ئێستایشی گرتوتەوە کە ئەنجومەنی ئاسایشی سلێمانی و ئەنجومەنی ئاسایشی هەولێر تا ئێستا لەلایەن حیزبەکانەوە بەڕێوە ئەچێت و بودجەی سەربەخۆشیان بۆ تەرخانەکرێت. بەڵام ئەنجومەنی ئاسایش دەستگای ئاسایشی هەرێم و دەستگای بڵێن بەڕێوەبەرەتی گشتی هەواڵگری سەربازی و پاراستن و زانیاری لە خۆ گرتووە بۆ ئێستا. باسی پێشتر ناکەین کە ئاسایش جیا بوو. آخر ئێستاش هەروە کە بودجەی جیازیان بۆ تەرخانەکرێت لەلایەن بەڵێ ئەوەش پرسیارێکە کاک فازڵ گەرتۆش دواتر وەڵام بیتەوە دەوترێت هەرچەندە دەستگای ئاسایش و بەڕێوەبەرەتی گشتی هەواڵگری و پاراستن و زانیاری لە ئەنجومەنی ئاسایشدان بەڵام کە بودجە تەرخانەکرێت بۆ ئاسایش بەجیات تەرخانەکرێت بۆ هەواڵگری سەربازیش بەجیات تەرخانەکرێت واتە بودجەکە تەنها بۆ پاراستن و زانیاری دەچێت.
گەر دواتر کە هاتەوە سەرت وەڵام بیتەوە هیچ پرسیارێکت مابوو پرسیاریش کەم بۆ کاک فازل ئەرێ دەستگای ئاسایش دەستگایەکی مەخفیە ڕاستە دەستگایەکی مەخفیە بەڵام لەلایەن هەموو خەڵکەوە پێکهێنرا ئایا تا ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بنیان هێن لەناو دەستگایەدا کاڵی دەستگایەکی هەرێمە کە هەرێمیش لەلایەن کە هەرێمیش سەرۆکی هەرێمیش لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە زۆر سپاس بۆ تۆش بەڵێ بینەرانی عزیزی ئێستاش ئەچینە لای میوانەکان بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان وەرگینەوە سەرەتاش دەچینە لای کاک شێرزاد گەر ئەو پرسیارانەی لێت کراوە بە کورتی وەڵامیان بیتەوە بۆ ئەوەی گەر کاتە بێ بچینە سەرتەوەی تر وڵا دیارە سێ پرسیارکرا یەکیان کاک ئاسۆ کە بۆچی ئێمە سارد بووینەتەوە لە ئەو شتانی ئەو چارەشانی کە لە پەرلەمان ئایکەین دیارە ئێمە سارد نەبووینەتەوە بەڵام ئێمە ئەوەشمان هەڵ نەبژاردەوە شەڕی چەکداری بکەین بەڕاستی چکە هەموو دژی شەڕی چەکدارین ئەوەی کە هەیە ئەکرێ ئێستا پلە بە پلە لەناو پەرلەمانە ئێمە ئەوانەی کە کردومانە نەڕزایەتی بەرامبەر ئەو یاسایانە کردومانە دیارە هەمووتان نەزانن لە بیدایەتەوە ناڕزاییمان دەربڕی هاچینە دەرەوە لە مێزەکانماندا ئیتر کۆمەڵێشی لەو بابەتەمان کردووە ئێستا بیریشمان نەچێتەوە وەکو هەندێک یەکێ لە پرسیارەکان باسی کرد ئێمە لە ئەوەی ئۆپۆزیسیۆن بەرنامەیەکی ئەوەیەکی پێشکەش بە سەرۆکایەتی هەرێم و بە دەسەڵات کرد کە لە 6 پاکێجا بوو ئەوەیشە لەوانە ئەم پرۆژانی ئەم یاسایانی تایە کە ڕاندی نیشتیمانیان هەیە لەم هەفتەی ڕابردووە فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە لە پەرلەمانی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە لەسەر ئەوانە قسەیان کردو ئێستا هەمیسار ئەوان با بڵێن دەسەڵات ڕێکەوتون لەسەر ئەوەی کە ئەم پرۆژە یاسانە جارێککە پیادەچوونەوەی پێ بکرێت جارێککە هەموار کرێتەوە لە پەرلەمانە بۆیە ئێمە بێدەنگ نەبووین و فعلا بێدەنگیش نابین چکە ئێمە بەرنمەیەکە بووی کۆکردینەوە چوونێتە ئەوێ ئەو کاکە بەڕاستی ناوەکەی بۆ هین نەبوو نەمزای ناوی چیە کاگیاسین کاگیاسین باسی ئەوکە بۆ دەست لەکان ناکێشنەوە من هەر ئەمە بڕاستی جوابی ئەوی جوابەکەی ترەکە ئێمە جارێ ڕێگەمان زۆر لە پێشماوە پێش لە ئەوەی کە دەست لەکات پێشینەوە ڕێگاش زۆرە هێشتا ئەتوانین کۆمەڵە شتی تری هەیە لەناو پەرلەمانە بیکەین ئەتوانین ئەمەوی کەیسا باسم کرد ئەم کۆبوونەوەی کەیسا اتفاقیان کردو لەسەرەوەی کە ئەو پرۆژە یاسانە بێنەوە جارێک هەموار کرێتەوە ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی سەرکەوتنێکی باشە دەستکەوتێکبینن بەوەی کە پرۆژە یاسایانە بێنەوە ناو پەرلەمان جارێکی تر ئێمە پێمان وایە ئەگەر نەیاتەوە ئەو کاتە ئەڵێ لكل حادث حديث چکە وعدیان داوە ئێستا دەسەڵات وعدی داوە کەوانە بێنەوە تەنها شت کە باسی نەکراوە دەستورە باسی دەستور تایسان نەکراوە ئەویش باسی ئەوە کراوە کە ئەبێ لە دەرەوەی پەرلەمان مناقەشە لەسەر ئەوە بکرێت کە چی بگۆڕن و چی نەگۆڕن ئەوە شەر ئەکەوێتە سەر ئەوەی کە وەختی ئەوەش دێکە باسی ئەوە بکەین بەڵام ئێستا ئەمەی کە ئەکرێ باسیکەین ئەم مەجموعە کۆمەڵە پرۆژە یاساییە ئەم کۆمەڵە یاساییە کە ئەبێ هەموار بکرێنەوە و ئێمە بەڕاستی چاوەڕێ ئەوواکەین دەسەڵات ئەوەی چۆنە جوابی چۆنە بۆ ئێمە کە هاتە ئەوەی ئەو کاتێک کە ئەوەشمان کرد هەمواریش کرایەوە ئەو کاتە هەمووتان لە تەلەڤیزۆنی هیچ ناوی پەرلەمانەوە بینن کە قسەی چۆن لەسەرەکرێ و ڕێیەکانیش دیارە بن هەمویان بۆ بجەکانیان جیاوازە کاک سەرباز باسی کرد وابزانم پرسیارەکە بۆ من بوو دوای ڕوو لە کاک فازڵیش کرایەوە جاریش بەڵێگەر ئەو بەشەی کە پەیوەندی بە تۆ بەردەستمایە بجەکەیان جیانیە پێشتر جابوو فعلەن ئاسایش هەولێر ئاسایش سلێمانی ئەنووسرا ئاسایش داش هەولێر ئاسایش داش سین بە ئەم ساڵ ئەمە وانە ئەم ساڵ هەر ئەو قسەیە کە کاتی خۆی سەرۆکی ئاسایشی سلێمانی بەڕێوەری گشتی ئاسایش سلێمانی لە ناو کۆبنەوەی لیژێ ناخۆیان باسی کرد من خۆم ئەوە وتم بۆ ئەمەوە ئینەکەن تا ئەوە نەکەنە یەک ئەو بجێ ئێمە بەڕاستی موافقەتان بۆ ناکەین وتی جاقەی چێکە ینی بەنەس ئەبەی بە من وتی جاقەی چێکە هەردووشیان بکەرە یەک بەرجێکی بۆ تێگرە و بەرکە بنووسە ئاسایشی هەرێمی کوردستان ئێستا ناڵێم بیزە بە دوایە بەڵام تەقریبەن ئێساشی وایە چکە ئەم بەشە ئاسایش بۆ خۆی ئەوەی سلێمانی وەرەگرێت سەرفەکە ئەوەی هەولێریش ئەوەی هەولێر سەرفەکە ئینەکانی دیارە ئەو باب و نیشتانەی کە نووسراون بەڵام گیانە ئەمە هینەکەیانە بجەکەیانە کە لای ئێمەوی ناوخۆی وەزارەتی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنیشە کاک شێرزاد ئەو بە ئەو بڕەپارەی کە بۆ ئەنجومەنی ئاسایش تەرخانەکرێت وەکو پێشتریش وتم دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەرایەتی گشتی هەواڵگەری سەربازی ئاژانسەکانی پاراستن و زانیاری ئایا ئەم قسەیە ڕاستە کە تەنها ئەو بودجەیە بۆ پاراستن و زانیاری دەچێت چونکە ئەوانی تر بودجەی تایبەتی خۆیانیان هەیە ئەمە من لە ئاسایشی هەولێر و سلێمانیش پرسیار کرد بەڕاستی لە کاتی لیژنەی ناوخۆیان کە کۆبوونەوەمان کرد ساڵی پار بوو وابزانم لە کاتی بودجەیە بوو وتم بۆ ئێستاوەی ئاسایش کەمی کرد بۆ ئێستا کە ئەوەی ئەنجومەن هاتوتە پێشەوە ئاسایش بودجەکەتان کەمی کردووە تەمەن پێمان سەر بان سوڕما بەڕاستی بۆ کەمی کردووە
وری کاکە وازەوە بێن ئەوە مەسلەکە ئەوە بۆ کاتی خۆی ئەو بجە زۆرێک کە بۆ ئاسایشدانراوە ئەنجومەن نەبووە بۆ دەستگای زانیاری و دەستگای پاراستن بووە بەڵام ئێستا مادەم ئەنجومەن دروست بوو دەستگای زانیاری و پاراستن چونەتەناو ئەنجومەنەوە پێویستمان بۆ پارەی نییە بۆی ئەو پارەیە ئەچێتەوە بۆ دەستگای بۆ ئەنجومەنی ئاسایش بۆ یەکفێنن ئەنجومەنی ئاسایش بەشی زۆری ئەو پارەیە بۆ دوو دەستگایە سپاس بۆ کاک فازیل دێمە لای تۆ پێم وابێ پرسیارت زۆر لێکراوە بۆ یەکگەر بە کورتی و پوختی وەڵامیان بیتەوە سپاس هیچ جادە پرسیارم لێکراوە کاکارگار بێت تۆ دەرفەتم زیاتر بێت بەتاکید بڵ کاکە سابیر پرسیاری ئەوەی کرد کە گوایە هەچەند زۆر بە وازەحی تێنەگەشتم سێ پۆستی گرنگ گوایە هەیە دەسڵات بەرپرسیارنەوە نییە لەوەی سەعات و ئەنزە کچ و کوڕێک لە ناو هەدیقەکان پیاسە بکەن من والی تێگەشتم جا نازانم بیزە بدوایە ها بڵێ سێ پۆستی گرنگ بەدەست حیزبەکەتان تۆش باسیەوە کردوتت کچ و کوڕێک بە ئازادی دەستەمەلێک دەکەنەوە ئەو ئازادی ناخاتە ژێر پرسیارەوە کە تۆ باسی دەکەی کە سێ پۆستی گرنگ لە دەستێکدا بڵێ نەخێر ئەوە ئەکاتە چاوکراوەیی دەستگا ئەمنیەکانی ئێمە لە هەموو حاڵەت و حرکاتێکی هەموو تاکێکی ئەم وڵاتە کە ئەوە مەفروزە ئێمە بیزانین کە ئازادی گەیشتوتە چیلوت کە قیمەیەک لە وڵاتی ئێمە لەسەر لەژێر ڕژماڵ و چتری ئەو دەستگا ئەمنیەکەی مەسەلەکەیە نەخێر ئەوەی کچ و کوڕێک تا بچووکترین ئازادی لەو کچ و کوڕیان لە هەر تاکێکی تر لە هەر حرکاتێکی تریان نەکەم کراوەتەوە نەڕێی لێگیراوە بەڵام ئەوە ئەکاتە مەسلەی چاوکراوەی دەستگا ئەمنیەکان لە هەموو کون و خوشببرێکی ئەم وڵاتەدا کە هەیە بۆ ئەوەی هەموو تاکێک بە حڕێتی خۆی ئازادی تاکی خۆی هەبێت حەز ناکەی من یەک سەر زەناب تواڵەکەم حەز ناکەی لە هەموو ڕژێمە تۆتالیتارەکانە ئازادی شخصی هەیە بۆ نمونە لە سەردەمی بەعسی شاه هەبوو بۆ با کچ و کوڕانە ژیان لێبێ گۆرانەیەکە بوو دەیگوت کرازەردێن بۆ بکەن بە بووک بیبن بۆ باقی شەقلاوە کەواتە لە سەردەمی بەعسی شاه کرازەردیانە کرد بە بووک و ئەیان برد بۆ باقی شەقلاوە شو احتیاجیش بۆ بەڵام لەولا لەسەر ئازادی شخصی خەڵکان پرسیارەکە لێرەدا ئەمەیە من پرسیار لەسەر ئازادی شخصی کاک فازڵ شتێکی ترە ئەو لەحزەیە کە قەزافی پێشەوی بکەوێت لە قەڵایەکە و دەرەکەوێ ئەڵێ بڕۆن هەڵپەڕن ئەڵێ ینی ئازاد بن بڵێن کۆمەڵگەکە هەڵەپەڕێەوە تا دڵی خۆشە ئەوە تا ئەچێتە باخێکەوە ئەوە تا کراسی زەردیش لەبەرایەوە ئەچێتە باخی شەقلاوەش پرسیار لێرەدا ئەمە نییە کاک فازڵ من هەست دەکەم پرسیاری هاوڕێیان و ئەو گەنجە جیلێش کە ئێستا پرسیار دەکات زۆر چاوی کراوەتەوە ئەم جیلە ئەخاتە بەردەم پرسیارەتیشی مێژووی و کاک جا من ئەگەر ڕوخسەتم بۆی وڵامەکانی خۆم بەوە کاکە عەزیز تۆ ئەوە ڕئی جەنابتە کە دەسڵاتی ئێمە ئەمنیەتی ئێمە ئازادەکانی ئێمە بشبهێنی بە بەعس و بە معەمەر قەزافی من بۆ خۆم ێساش بەداخم بۆ معەمەر قەزافی بۆەوەی لەسەر ئەم کەناڵی گڵێن من بۆکو شخصی بەداخم معەمەر قەزافی وەکو قائیدێکی عەرەب کەوا یەکەم قائید بووە دەستی هاوکاری و دەرگای کراوە بۆ لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەموو حیزبەکان نەکپارتی ئەوەی کە کاکە سابیر ئەڵێ دوو مەسەلەی ئەوانەی حەڤەی شوبات چی بەسەر هات ئەگەر جەنابەت متابعی ئیخبارت کردووە هەفتەی ڕابردوو بانکراون بۆ دادگا بەڵام ئەوانەی حەڤەی شوبات ئەوەندە غامزە پێم وانییە بە هەفتەیەک و بە ساڵێک و بە دوو ساڵیش کۆتایی بەو کەیسە بێ لەبەرەوەی تەنها لایەنێک یان شخصێک بەرپرسیار نییە و هەدەف نییە لە ڕوودانی ئەم مەسئلەیە لەبەرەوەی مەسەلەکەی زۆر قوڵە پێویستی بە لێکۆڵینەوە پرسیاری زۆر هەیە هەر لە سوالی جەنابتەوەش ئەوە ئیشارەتم پێدا بەڵام ئەوەی کە کاکە عەزیز ئەڵێ لە سەردەمی بەعسی جواب بوو هەمومان زۆر باش دەزانین ئەوەی ڕیشی هەبوایە ملازم مەحسین ئیزرائیل بوو بۆ گیان کێشانی ئەوەی جامانەی لە ملابوایە ملازم مەحسین ئیزرائیل بوو بۆ گیان کێشانی ئەوەی جلی ڕەشی لە بەرابوایە ملازم مەحسین ئیزرائیل بوو بۆ گیان کێشانی دوو گەنج پێکەوە قسەیان بکرێت لە ناو شاری سلێمانی ملازم مەحسین ئیزرائیل بوو بۆ گیان کاک فازڵ ئەمە شتێکی سیر نییە بۆ ڕژێمێکی وەکو ڕژێمی بەعس کە عەرەبێک لە لەکەی دەسەڵات کاکە یادگار کاک عەزیز ئێمە شوبهێنێ ئازادیەکەی مە بە سەردەمی بەعس گۆرانی کرازەرد وتراوە ئێستاکێ هەچی نەوعی ئازادی هەیە لە وڵاتە فراهەم کراوە هیچ کەسێکیش تا ئێستاکێ گرفتێک ناتۆتە بەردەمی لە بەردەم ئازادیەکانە حتا لە کاتی حەفلە و مناسبە و ئاهەنگە کانی خەڵک ئەتوانم بڵێم هێرشیش دەکرێتە سەر دەسڵات ڕۆژنامەنووسێک لە هەولێر ڕۆژنامەنووسێک لە هەولێر هەشت کەس ئەیڕفێنێ ئێستا یەک کەسێ دادگایەکرێ هەشتەی ترسی لێاو نەک ڕۆژنامەنووسێک ئەگەر کەسێک لە مستەوای بەرپرسی باڵایشی هەبێت لە خطوتی ئاسایی لە خطوتی یاسایی خۆی لایدا بە حقیقت دەسڵات بەرپرسە لەوەی لێپرسینەوەی لەگەڵا بکە کاکە ڕۆژنامەنووس هەیە
خەڵک کیسی دڵی کیسی کردووە لە شێوەی نووسینەکانی چونکە لە حەدی خۆی چوەتە دەرەوە کاک فازڵ برادێک لە فەیسبوک داوای کردووە پرسیارێک بە ئامانەتەوە بۆ ئەم لە نوێنەری وڵامەکانی من دەسەڵات بەڵێ پرسیارەکە لە زمانی ئەو قسەیە ببوورە سەبارەت ئەڵێت ئەم دەستگایە دەتوانن ئایا ئێوە وەک بەرپرسی ئەم دەستگایە مەبەستی ئەوەیە کە ئێوە لە دەسەڵاتن و ڕبتان بەو دەستگایەوە هەیە و پارتەکانی یەکێتی و پارتیەکە ئەم ئەنجومەنیان پێکێناوە مەبەستی پرسیارەکەوێت دەتوانن بەم 344 میلیارد دینارە بکوژی سەردەست عوسمان بدۆزنەوە ئەگەر ناتوانن تکایە بە ئەم پارەی قوتی خەڵک بە فیرۆ نەدەن چونکە تا بکوژە ڕاستەقینەکەی سەردەست عوسمان نەدۆزرێتەوە دامەزراندنی دەستگایەکی وە لە جێی خۆی دانیە پرسیارەکەی کاک عەزیزیش ئەوە بوو لەناو پایتەختی هەرێمی کوردستان کەسێک دەرفێنرێت و باوکی ئەو کەسە دەڵێت کە 8 کەس ڕفاندویانە ئەنجومەنی ئاسایش ماف بۆ خاوەن ماف دەگەڕێنێتەوە لەم مەسەلەیە بە بڕوای تۆ ئێستا کە کەیسی کاک سەردەست عوسمان و هەموو ئەو کەسانەی تر کە لە حەڤەی شوبات تێوەگلاون لەو مەسەلە بە کوژرا و بە بکوژ و تەقەکەر و هاندەرەوە پێشەوەش کەیسی ترمانەیە سۆرانی مامە حەمەمانەیە عەبدوستار شەریفمانەیە ئەزانم ئەمانە هەردێکیان لە ناوچەکانی کوردستان دەرەوەی هەرێم ئەمانە کوژراون چونکە هەمویان لەسەر بەڵام ئاسایشی یەکێتی و پارتیشی لێ نا هەتاوەکو ئێستا بچووکترین نقطە لەسەر ئاسایشی یەکێتی و پارتی لە کەرکووک لەسەر مەسەلەی سۆرانی مامە حەمە تۆمەتبار نەکراوە لەبەرەوەی لە کەرکووک شەهید کراوە بەڵام لێرە ئەوەی کە من پێویستە ئیشارەتی پێ بتەم کاکە عەزیز هەم لەسەر پرسیاری ئەو بەرزانان ئەوەی کاکە عەزیز بەڕاستیەکەی لە هەرێمی کوردستان مەسایدی ئازادی گەیشتووەتە حەدێک و من ئەو هەم سوالەکەی جەنابیشت پێم خۆشە تەرکیز نەکرێ یان احتیمان نەکرێت لەسەر سوئالی بەڕێزێک کە لە ناو فەیسبوک شتێکی بەرنامەکە ڕیکلام بۆ بەرنامەکە مافیانەیە ئەوانیش پرسیارەکانیان بگەێنرێت تەرکیزمان نەکردوتە احتیمالکەیتە سەر یەکەس من حەزەکەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە کاک عەزیز یەکێکە لەوانەوە وەکو ڕۆژنامەنووس منەظەماتی ئەجنبی کە لە ناو هەرێمی کوردستانن وەرن با ڕاپرسیەک بکرێت لەسەر دەستکەوتەکانی دەستگای ئەمنی و ڕەزامەندی خەڵک و معارەزبوونی خەڵک لەسەر دەستگای ئەمنی با ئێمە تەرکیز لەسەر ئەم بابەتە بکەین نەگەنجێک برادێکی خۆی ئازارێکی پێگەیشتووە لەسەر تەسەڕفاتی نادەستوری خۆی ئەمە بێ لە فەیسبوک لەسەرەوە بۆ خوار چی فەزیعەت بەم دەسڵاتە و بەم دەستگای ئەکا ئێمە بێ بڵین سەیری کە کاکە ئەم گەنج چۆن گەر ئەوە ڕوونکەیتەوە کاک فازڵ سەردەست عوسمان تەسەڕفاتێکی نادەستوری کردووە بۆیە بەو ئەنجامە گەیشتووە کەیسەکەی لە دادگایە من هیچ لەسەرەوە چکە لە قسەکەی وا کەیسەکەی لە دادگایە سەردەست عوسمان و باقیاتی تریش هەموو شتەکانی ئەمڕۆی ئێمە چۆن میزانی دەستگای ئەمنی لێرە ئیعلان کراوە تەسەڕفاتەکانی ئەوانیش زۆر باشی ئیعلانە چونکە هەندێک تەسەڕفات هەیە ئەچێتە قاڵبی تەسەڕفاتی شخصیەوە ئەچێتە حاڵەتی تعداوە لە ناموسی خەڵکی تر کە ئەکرێ ئەمە پێشمایە لە ناو کۆمەلگای ئەمڕۆی ئێمە هیچ کەسێکەکەمی قبول نییە من زۆر بەلام و ئاساییە خەڵک ڕخنە لە حیزبەکەم لە ئەدای حیزبەکەم لە تەسەڕفاتی حیزبەکەم لە مێژووی حیزبەکەشم بگرێ بەڵام بەلام و ئاسایی نییە تەعەن لە خێزانەکەم بە من ئەماڵێم کاکە من ئەمە دەڵێم من بۆ خۆم هەموو ڕخنەکانم قبوڵە بەڵام ڕخنە لەسەر خێزانم بگیرێ لەسەر کچەکەم بگیرێ قبوڵم نیە بە هیچ شێوەیەک ئەوە بەڵام ئەو کەیسە ئەو مەسئلەیە لە دادگایە کاکە عەزیز لەبەرەوەی من ئێستا لەسەر ئەو بابەتشکۆ من حاکم نیم و پێمەڵێن گەر وەڵامی پرسیارەکان بەخەوە نایڵم آخر بۆی بەرنامەکەش بزانانی لەسەر شتەکان بوەستین بڵێ کاکە کەیوان پرسیار لەوەیە کاگوایە هەر کەسێک لە پارتی و یەکێتی نەبێت لەم دەستگایانە جێی نابێتەوە پێم وایە ئەگەرەکو بچن پرسیار بکەن لە ئاسایش لە شورتە حتا لە دەستگاکانی هەواڵگری ئەگەر لایەنی ئیسلامی سۆسیالیست حیزبی شوعی هەموو لایەنەکانی تیانە بوو بە گۆڕانیشەوە ئەم قسەی جەنابەت حەقی خۆتە بەڵام لە هەمان کاتیشا ئێمە شەقی خۆمانە هەندێک دەستگای گرنگ لەم ئەنجومەنە خەڵکی لە بەرپرسی پارتی و یەکێتی تێدا بێ وەکو عەرزم کردن ئێمە ئێستاکی خاوەنی دوو دەستگای زۆر گرنگین لەم هەرێمە کە فڕۆکەخانەکانە لەبەر ئەوەی پۆلیسێک ئاسایشێک مدیری ئاسایشێک کە فڕۆکەیە تەقێنرایەوە ئەو بەرپرس نییە مەسئولی یەکەمی دەستگای ئاژانس ئەنجومەنی ئاسایش لە مەسەلەیە بەرپرسیارە لەبەرەوە ئێمەش ئەوە حەقی خۆمانە وەکو حیزبی حاکم وەکو هەڵبژێردراوی خەڵکی کوردستان وەکو دەنگپێدراوی خەڵکی کوردستان خەڵکی تر پێم وایە ئەمە
شتێکی ناڕەوایە بێباز لە تەشکیلبوونی دەستگا ئەمنیەکانی من دەسڵاتی من حکوومەتی من کە من هەڵپرسیارەکانی داوای لێبوردنەکەم ڕاستی قەوسێک مێ بۆ ئەوانەی گۆڕان ئەوانەی کە لە ئاسایش بوون بە زۆری هەمویان نانبڕاوکران و دەرکران ینی باش جەنابەت ئەڵێ گۆڕانی تیا گۆڕان و دەرکرانەوە بۆ شوێنەکانی کە بۆ شوێنەکانی کە بەڵام بۆ ئاسایش نەگەڕانەوە بۆ سەر موچەی کاکە سامان باز لەوە دەکا ئەڵێ یعنی حەقە ئەگەر کاکەیەک وەکو باوکێک بوو بەڵام ئیتر حەقی هەموو تەسەڕفاتێکی لەو دەسڵاتە یان لەو مؤسساتە بێ بەتەکید وایە هەموو کەسی یەکەم بەرپرسە لە شێوەی تربیەت و تعلیم و پەروەردە و پێگەیاندنی ئەو کەسە جا لە ڕئیسی خێزانەوە بۆ پاشای وڵات و بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام ئەو کارانەی کەوا جەنابی یان هەر کاکەیەک هەر دادەیەکی تر بە ناشەرعی بە نادەستوری دەزانێت سەرۆکی هەرێم کردبێتی سەرۆکی هەرێمیش ئینسانە من ناڵێم مطلقاً کەم و کوڕی لە کارەکاریان نیە بەڵام سەرۆکی هەرێم ئەوەیە کە لە سەدا هەفتا و قسووری خەڵکی کوردستان دەنگی پێداوە لەسەر ئەو کردەوە ئەمەلانەی ڕابردوویت کاک فازل پێمەڵێن یەک خولەکت ماوە سوپاس دەکەم گەر وەڵامەکانت سوالم لێکراوە بڵێ پرسیارەکانی باز لەوە دەکات کە گوایە کوڕوکچی بەرپرسەکان هەم نەخۆشخانەی تایبەتیان هەیە هەم قوتابخانەی تایبەتیان هەیە ئەمە پێم وایە غەدرە ئەگەر ئەمە بوترێت لە کوڕ و کوچی بەرپرس یەک نەخۆشخانەی تایبەت لە هەرێمی کوردستانە نیە کە ئەمە تایبەتە بە منداڵ بە خێزانی بەرپرسەکان بورە مەبەستیەوە بوو کە نەخۆشخانە ئەهلیەکانن بەڵێ نەخۆشخانەی ئەهلی ئازادە هەموو کەس من برای خۆم نەخۆش کەوتووە لە نەخۆشخانەی ئەهلی ئەمەلیاتم بۆ کردووە ئەمە ئیلاقەی نییە بەوەی من بەرپرسم یان فڵانم ئەمریازیتم لەبەر ئەوەی ئەمە هەتاوەکو ئێستا نەخۆشخانەی تایبەت کە تایبەت بێ بە بەرپرس لە هەرێمی کوردستانانی بە تەحەداوە دەڵێ ئەخیر پرسیار وەڵام بیتەوە ببوورە کاتم نەماوە بمبورە بڵێ آخر زۆر پرسیارم بڵێ تکایە بەڕێزم کاتی بەرنامەکە تەواو بوو ینی بڵێ خۆشی باوەڕی ینی تەنانەت سەرۆکی هەرێمەکەش باوەڕی بەو ئاسایشەنی ئەگەر باوەڕی پێ هەیە بۆ بە 8 مۆنیکاوە بۆ ینی بۆ پیاسەیەکی شخصی خۆشی بۆ بە 8 مۆنی بڵێ سوپاس کاک فازیل ئەخیر قسەت بکەی لە پرسیارەکان سوپاس دەکەم وەڵام نادەمەوە بمبورە بڵێ ئەو کاکەیەکی تر پرسیاری کرد پێم وایە کاکە ئاسۆ ئەڵێ لە ئەمریکایان لە هەر جێگایەکی تر پاشان ئەو دەستگانە شێوەی معلوماتەکانی خۆیان ئیعلان دەکەن بۆ دەوڵەت کاکی بەڕێز ئێمە تازە لە بنیادنانی ئەو دەستگا ئەمنیانەی لە هەرێمی کوردستان و بەڕاستی ئەو پاش 100 ساڵ بێڵم با ئەمەش 50 ساڵمان بەسەرا بچێگەر ئیعلانمان نەکرە و کاتە ئەم گاڵی کە لەسەر زۆر شتی ئاساییەکەن لەسەر ئەوەش بیکەن کەوا بۆچی ئیعلانی ناکەین هەرچەند ئەمە مەسایلی ئەمنیە وڵاتی ئێمە هەرێمی کوردستان باری ئەمنی لە هەرێمی کوردستان مقارنە ناکرێ لەگەڵ وڵاتێکا کە سەدان ساڵە بە مؤسسات کراوە. سپاس کاک فازیل لەبێ بمبوریت چونکە هیچ ناتوانم بڵێ کات ما بوو دێمە وڵات کاک عزیز پێم وابێ سێ پرسیارت لێ کراوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم چونکە کاتی بەرنامەکەم نزیک بۆتەوە لە کاکاسۆ عەلی بوو تەنها لەسەر ڕەشبینی لەسەر ئەنجومەن بە بڕای من ئەمە ڕەشبینی نییە کاک ئاسۆ بە بڕای من ئەمە بریتیە لە قەلق بوون واتە ئێمە دەبێ مەترسیمان هەبێ لەوەی کە تۆ یاسایەکدا ڕێژی بۆ سەپرێزکردن من بڕوام وایە هەموو هێزێک بێوێ جۆرێک لە حکومڕانی تاگڕەوی هەبێ لە هەرێمی کوردستان یا لە هەر وڵاتێکی دنیا یەکەم جار بە یاسا دەست پێکات دووەمیان لە بێدەنگیەوە دەست پێکات ئێمە نابێ بێدەنگین ئەبێ قسە بکەین ستایش دیکتاتۆر دروستەکە ستایش شەهامەت و جەناب و ئەمانە کۆمەڵە چەمچێکن نماون هی سەدەی ڕابردوون ئێستا ئێمە مؤسساتمان هەیە دەبێ ئێمە قسە بکەین و دەبێ ڕەخ نەبگرین ئەمە ڕەشبینی نییە ئەمە بریتیە لە قسەکردن لە بێدەنگ نەبوون لەو یاساییکە کە یاسایەکە خۆشیان جێبەجێ ناکەن کە یاسایەکە هەر خۆشن تااقەتی جێبەجێکردنیان نێوەکوتم ئەو لە خاڵ ئێمە باسمان کرد لەم بەرنامەیە بە تەسەور من کاک یارگەر ئیشکالەکە لێرەدا ئەمەیە ئێمە دەبێ قسە بکەین و ئەبێ ڕەخ نەبگرین و پێمان وابێ ئیشکالی گەورە هەیە و ئەم هەموو گەنجە کوڕەجوانی کە لێرە دانیشتن هەمویان پرسیارەکانیان نەوەیەکی ترا دەنگێکی ترا هێزێکی ترا بە دوای شەرعێتێکی ترا ئاگەڕێ بە دوای زۆرێکی تر لە حکومڕانی ئاگەڕێ کە تۆ یاسایەکە سەسپان کە تۆ لێت گەڕێن 20 ساڵ حکوم کاکە خۆر خراپترین ڕژێم لە دنیا 35 ساڵ حکوم کردو تۆ 20 ساڵ حکوم بکەیت و لێگەڕێن یاساکان بە ئارزی خۆت تێپەڕێنی ئەمە کارەساتی گەورەیە ئێمە ئەبێ بێدەنگ نەبین و ئەبێ قسە بکەین و ئەبێ نێڵین تێپەڕێ بەسەرمانە و هەمیشە بەردەوام ئەم قسانە هەیە و بەردەوام دەبێ قسە بکەین و هەر هەوڵێکش بۆ بێدەنگکردن هەوڵێکە بۆ دروستبوونی زۆرێک لە دەسەڵاتی تاگڕەوی کاکە دوا قسەی خۆت دو قسەی من ئەوەیە کە هەر یاسایەک لە هەرێمی کوردستان دەرچێت دەبێ بکەوێتە بەردەم قسەکردن دەبێ بکەوێتە بەردەم ڕخنا بێ لە پەرلەمانەوە دەرچێت و هەر دەسەڵاتێکش لەم هەرێمە بە هەر دەستگایەکەوە بە هەر سەرۆشێکەوە بە هەر بەرپرسی دەستگایەکەوە لەسەر و یاساوە بوو ئەوە زۆرێک لە دەسەڵاتی تاگڕەوی نیەتی زۆر خراپی هەیە ئەبێ ئاگادار بین. سپاس کاک شێرزاد دێمە لای تۆ دوا پرسیارت لێ یەکەم و دوا قسەی خۆش بکە لە ضمنی وەڵامدانەوەی پرسیارەکەمە لە لێدوانێک داوتوتە زیادکردنی بودجەی ئەنجومەنی ئاسایش سەرڕۆیی دەسەڵاتە و گوێنەگرتنە لە ناڕەزاییەکانی
ئۆپۆزیسیۆن و شەقام سەبارەت بە تەخشان و پەخشانکردنی بودجە ئەم ڕایەت لەکوێوە سەرچاوی گرتو دو قسەشت بەڵێ ئێمە تەمان لە هەموو ساڵەکانی کە بودجە مناقەشە کراوە لە پەرلەمانە باسی ئەم کەم و کوڕیانەمان کردووە و باسی ئەوەی ئەنجومەنی ئاسایش بە تەکید زۆرمان باس کرد پار لە کۆبوونەوەکانی شاو لە لیژنەکانە کەس جوێی لێ نەگردین ئەو پاریان ئاوا ڕۆی کە ڕۆی ئەمێ ئەوەش بڵێم ئەو پارەی کە 318 میلیارد بوو پار 16 بوو 28 میلیۆنی ڕۆشت بێتە سەر 28 میلیارد ئەو مەبلەغە پارەیە بۆ 6 مانگ بوو چکە ساڵەکە لە مانگی 6 بودجەت ئەوە کرا تەزیقرا 6 مانگ ئەویان سەرف کرد بەشی 6 مانگانی کردووە ئێستا ئەوەنی کە چۆتە سەر ڕەنگامیش هەر بەشی 6 و دوای داوای کەشمان لێ بکەن چکە لە پێش ئەوان مەبلەغێکی کەمیان وتبوو ئەو بوو بۆیان دەرنابوو دوای خۆیان داوایان کردەوە جاری چکە یەکسەر بێ نەمانزانی ئەو پارەیە وەزارەتی مالیە لە چوە بۆیانی هێنا بەڕاستی نەمانزای لە چوە ئەو پارەیان بۆ هات بەڕاستی ینی ئەمە شتێکە ئیجاتوان ئەم ساڵی جەگەروا بێ شتێکی وامە لەگەڵ بکەن من دو قسەم بەڕاستی ئەوەیە ئەڵێم خۆزگە بۆی ئەم کێشانە ئێستا دروست نەبووایە لەسەر سەرۆکی هەرێم کە کوڕی و نازانم برازای و ئەمە حکومەتان وەکو ئەو برادەری ئێستا و پرسیاری کرد خۆ ئەگەر ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بات هاتە ناو پەرلەمانەوە لە ناو پەرلەمانە هەر وەکو ئەو شتەکانی کە بە دەنگدانی زۆرینە ڕۆشتووە ئەهات و ئەبوو بە سەرۆکی ئەنجومەن و بە دەنگدانی زۆرینەش ئەڕۆشت چکە دەسەڵات خۆیان ئەیانتوانی دەنگ بە دەنگی خۆیان ئەیانتوانی بیکەن بە وەزیر و ئەو مناقەشی لەسەر ناکرا بەڵام بەداخەوە کە ئەوە نەکراوە ئەمەش بەڕاستی شتێک کە عەلامی ئیستیفامە بۆ پرس بە پەرلەمان ناکرێت دیارە پەرلەمان ئەوەی کە لە ئەوڵۆ پرسیارە لە ئەوڵۆ باسە کرد پەرلەمان حسابێکی بۆ ناکرێت پەرلەمان پڕاوێز کراوە. سپاس کاک شێرزاد. کاک فازیل دێمە لای تۆ یەک خولەک هەیە بۆی وەڵامی پرسیارەکەم بیتەوە و دو قسەی خۆشت بکەیت. بودجەی ساڵی 2013 هەرێمی کوردستان بڕەکەی 16 تریلیۆن و 943 میلیارد و 749 میلیۆن دینار خەمڵێنراوە. و دەوترێت کە لە بودجەی ساڵی 2013دا 1 تریلیۆن و 684 میلیارد و 900 میلیۆن دینار کورتهێنان هەیە. ئەمە جگەلەوەی ئەو کەرتانەی تر هەر لە کەرتی پەروەردە و تەندروستی و پیشەسازی و کشت و کاڵی و ڕێگاوبانەوە چەند کەم و کوڕیان تێدا هەیە. خوێندنەوە چییە بۆ ئەمە و دو قسەی خۆشت لە کەمتر لێ خولەکە تا چۆن ئەو هەمووی بەڵام وڵات دوو سوالی تر پێشەمە هەیە بە ضروری زارم لەمە زۆر باشە کاتی بەرنامەکەم حالیان تەواو بوو. کاکە شێرزاد و کاک عەزیز و لەو بەڕێزانەی زۆر باسیەوەیان کرد کە گوایە ئەمە کوڕی سەرۆکی هەرێمە و بۆچی هەموو پۆستەکان ئەوانن. بەڵام من وازانم یەک دوو جارێکی تر لە کەناڵەکانی ڕاگەیاندن وتومە 1 سەدەی کامل و زیاتر بنەماڵەی سەرۆکی هەرێم لە خەبات و قوربانیدان و تێکۆشان دانابووی لە پێناوی بەدەستێنانی ئەم ئەزمونە. ئێستاش من سعادە بکە ئێستاش خەڵکی کوردستان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە شەرعێتیان بەمانەت داوە شەرعێتی خۆمانە ئێمە کێ لەم تەشکیلاتە دانین ئەمە یەک. دوو ئەوەی بەڕاستیەکەی کە زۆر باس لە مەسەلەی ئەمە جگەل لە مێزگردەی ئەمڕۆ من چەندین مقالە و ڕاوبۆچوونم خوێندۆ جگە لە مێزگردەکان لەسەر ئەم دەستگا ئەمنیەکە کرێ بە بڕای منەمە قەناعەتی خۆمە ئەوەی کە ڕخنەی بەم شکڵەیان گومانێک دەخاتە سەر ئەم دەستگایەکە بۆچی ئەوەندە پارەی هەیە بەڕاستیەکەی من ئەڵێم ئەو کەسانە ئەوانن کە نایانەوێ خەڵکی کوردستان لە ناو ئاسایش و بەختەوەری ژیانی ئەمڕۆدا بژین لەبەرەوەی ئەم دەستگایە بەرپرسە لە دابینکردنی ئەمنیەت. سپاس کاک فازیل. سپاسی تەواوی میوانەکان مەکەم کە ئەمڕۆ کاتی خۆیان بە ئێمە بەخشید سپاسی ئەو میوانانەش کە بە پرسیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەند کرد. بینەرانی عەزیز ئەمڕۆ قسەمان لەسەر ئەنجومەنی ئاسایش و بودجەی ئەو دەستگایە یاخود ئەو ئەنجومەنە کرد. بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن با لینکی بەکراوی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر ڕێزی یادگار فایق و ستافی بەرنامەی بەکراوی بۆیەوە. خواتان لەگەڵ و ماڵتان ئاوا بێت. دەستان خۆش بێت. دەستان